هەواڵان و هەڵسوڕاو و دڵسۆز و ئازادی خوازەکە یەکەتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان. خەڵکی بادینانی خۆشەویست، ئەمڕۆ بە یەکەوە هاتووین بۆ ئێرە چونکە بە یەکەوە بەهێزترین. ڕاستە ئێمە بۆ بانگەشەی هەڵبژاردن هاتووین، بەڵام فرسەتە لێرە و لەناو ئێوەی ئەزیزدا چەند ڕاستیەکی مێژووی و بارودۆخی ئێستە و داهاتووی ئەم ناوچە خۆڕاگرە باس بکەین. هاتووین بە یەکەوە پیاسەیەک بە مێژووی پڕ خەبات و خوێنی شەهیدانی شۆڕشی نوێی گەلەکەمان بکەین. هاو نیشتمانیانی خۆشەویست، دەبەری بادینان و دەشتی نەینەوە و شنگالی غەدر لێکرا و هەمیشە لای ئێمە و خودی سەرۆک مام جەلال و ئەندازیارەکەی ڕاپەڕین کاک نەوشیروان جێگە و پێگەی تایبەتیان هەبووە. لە دوای هەرس بادینانی قارەمان بووە دەروازەی شۆڕشی نوێی گەلەکەمان و یەکەمین مەفرەزە چەکدارەکانی دوای نسکۆ لە گوندەکانی ڕۆژاوەوە هاتنەوە بادینان. مەگەر کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دەستی مام جەلال و کاک نەوشیروان و هاوڕێکانیان لە شام دامەزرا، شنگالی لانکەی بەرخودان و بادینانی خۆڕاگر نەبوون کە بوونە بڵێسەی شۆڕشێکی نوێی پڕ ئومێدی کوردان؟ مەگەر ئیبراهیم عەزۆ و هاوڕێیەکانیان نەبوون بە شەهید بوونیان کڵپەی شۆڕشی نوێی گەلەکەمانیان جۆشدا؟ دەپرسم لەو کاتدا هێزە سیاسیەکانی تر لەکوێ بوون؟ ئەی کاتێک عیززەت شنگالی ئامر مەفرەزەی ئامێدی و عەبدوڵجەبار سندی ئامر مەفرەزەی زاخۆ و عومەر ڕەشید ئامر مەفرەزەی دهۆک و عەبدوڵڕەحمان شنگالی و دەیان پێشمەرگەی قارەمانی تری ئەم ناوچەیە شەهید بوون، هێزە سیاسیەکانی تر لەکوێ بوون؟ مەگەر لە سەردەمی ڕاپەڕیندا مام جەلال نەبوو کە سەرپەرشتی ئازادکردن و ڕاماڵینی بەعسی لە ئەستۆ گرت لە دەڤەری بادینان و دەشتی نەینەوە؟ ئەی یەکەم کۆبوونەوەی جەماوەری سەرۆک مام جەلال لە زاخۆی دەلالەوە دەستی پێ نەکرد؟ قسمەکانی خۆمن. لە ئێوە دەپرسم، ئەوە کێ بوو سەرکردایەتی ڕاپەڕینی دەڤەری ئاکرەی کرد؟ مەگەر سەرکردەی نەمر خەلیل دۆسکی و هەواڵەکانیان نەبوون خوێنیان بەسەر ئەم خاکە پیرۆزەدا ڕژا؟ مەگەر شەهیدی فەرماندە عەلی کۆخی نەبوو ڕۆڵی سەرەکی ڕێخستنی ڕاپەڕینەکەی شێخانی لە کۆڵ نابوو؟ ئەی شەهید عەلی شەعبانی ئامێدی، شەهید سادق عومەر سندی زاخۆ، ئەی شەهید حەسەن سەلیم نێروەیی شێلاتزێ و دێرەلووک و دەیان و سەدان شەهیدی قارەمانی تر. ئەی هەر مام جەلال نەبوو لە ساڵی 1969 ڕۆڵی سەرەکی لە بەپارێزگابوونی دهۆکی گێڕا؟ ئەی هەرەو نەبوو لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی گەلەکەمان ڕۆڵی کاریگەری لە دروستکردنی زانکۆی دهۆکدا هەبووە؟ یەکەم تەلەڤیزیۆن لە کوردستاندا لەسەر دەستی مام جەلال لە زاخۆ دەستی بە پەخش نەکرد؟ ئەی یەکەم گۆڤار هەر لە دهۆک چاپ نەکرا؟ بەداخەوە ئێستا و لە دوای دەریایەک خوێن و فرمێسک و خەباتی ئەم دەڤەرە قارەمانە کە بەشێکی سەرەکی ئەو خەباتە لە پێناوی ئازادی بوو، دەبینین چۆن ئەم دەڤەرە خۆشەویستە ئازادیەکان تێیدا بەرتەسک دەبنەوە و ڕۆژانە دەبینین چۆن ئازادیەکان بە بەرچاوی هەمومان و کۆمەڵگای نێودەوڵەتی ئەتک دەکرێن. ئێمە زۆر باش ئاگاداری کێشە و مەعاناتەکانی ئەم دەڤەرە خۆڕاگرین. دەزانین کێشەی ئازادیتان هەیە، دەزانین لەم سنوورەدا کێشە بۆ هەر کەسێک دروست دەکرێ کە چالاک بێت و سەر بەلایەنێکی دیاری کراو نەبێت. وەک چۆن کێشە بۆ چالاکوانان و کادرانی حیزبەکانی تر دروست کرا و زۆرێکیان بە چەندین ساڵ حکم دران و بەردەوامیش لە دەستێوەردانی سیاسی کادرەکانمان ئەزیەت دەدرێن و تۆمەتی سەیر و سەمەرە دەخرێنە پاڵیان. لەلایەکەوە بەو شێوەیە بەڕێوەبردن بەردەوام دۆستە نێودەوڵەتیەکانمان لێ دوور دەخەنەوە، لەلایەکی تریشەوە
بەسەرکێشیە سیاسیەکان لایەنە عێراقیەکانیشمان لێ تۆراو دەکەن کە ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی کێشە بۆ موچە و بودجە و خۆشگوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەمڕۆ ئێمە هاتوین ئەم ڕاستیانەتان بەبیر ئێوە و خۆمان بهێنینەوە و سڵاوی خەڵکی هەولێر و سلەیمانی و کەرکووک و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینتان بۆ بێنین. ئەوان دڵیان لای ئێوەیە و پشت و پەنای ئێوە دەبن. کۆمەڵگای نێودەوڵەتیش پشت و پەنای ئێوەیە، وەک چۆن لە دۆسیەی سزادراوانی بادیناندا هەموو دنیای ئازاد پشتگیری کردن. ئێمە هاتوین پێتان بڵین هاوکارمان بن و لە ڕۆژی دەیدا بەدەنگتان بە هاوپەیمانی کوردستان بەرگری لە ئازادی خۆتان بکەن، چونکە هاوپەیمانی کوردستان لەسەر ڕێبازی سەرۆک مام جەلال و کاک نەوشیروان دروست بووە کە هەموو ژیانیان تەرخان کرد بۆ خەباتکردن لە پێناو ئازادی و پاراستنی ڕێز و کەرامەتی ئینسان. بەڕێزان، وەک هاوپەیمانی کوردستان ئەم جارە بەهێزێکی زیاترەوە دەچینە بەغدا. بۆیە هاتوین تاکو و پلانە چوار خاڵیەکەمان بۆ ئێوە ڕوون بکەینەوە. هاتوین پێتان بڵین ئێمە شەڕ بۆ یەکڕیزی گەلی کورد و کوردستان دەکەین، چونکەم بە یەکەوە بین بەهێزتر دەبین. هاتوین پێتان بڵین بەم یەکڕیزیەمان سەرسەختانەدا کۆکی لە موچە و ژیان و گوزرانی ئێوە دەکەین. سەرسەختانە کار دەکەین بۆ ئەوەی بودجەی مسۆگەر بکەین تا بتوانین خزمەت گوزاری زیاتر و باشتر پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین. هاتوین پێتان بڵین ئێمە شەڕ بۆ سەقامگیری هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان دەکەین تاکو بتوانین شەنگا لاوەدان بکەینەوە و کە سوکاری ئێزیدی ئێمە بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان. لە ئێوە دەپرسم کێ باشتر لە ئێمە دەتوانێدا کۆکی لە بودجە و موچەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە؟ بێگومان ئێمە و هەر ئێمەش دەبین کە ئەم جارەشیان لە سەنگەری پێشەوەی بەرگەریکردن لە مافەکانی گەلی کوردستان لە بەغدا دەمێنینەوە. ئێمە لە دانوستاندا ناترسین و ماندوو نابین، چونکە ئەزموونی دەوڵەمەندمان هەیە. ئەم جارەشیان نەک بە سەدان سەعات، ئەگەر پێویست بکە بە هەزاران سەعاتیش دانوستان دەکەین لە پێناو دابینکردنی ماف و شایستەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بۆیە داواتان لێ دەکەین لە هەڵبژاردننی ئەم جارەدا متمانە بە هاوپەیمانی کوردستان بکەن، چونکە تەنها هاوپەیمانی کوردستان دەتوانێت کێشەکانتان چارەسەر بکات. تەنها لە بەغداوە دەتوانین کێشەی بودجە و موچە و گەڕانەوەی ناوچە دابڕێنراوەکان و مادەی 140 جێبەجێ بکەین. هەر لە بەغداشەوە دەتوانین ماف و قەرەبووی ئەزیزانمان لە ئێزیدی و مەسیحی و شەبەک و کاکەی و سەرجەم پێکهاتەکانی تری قوربانی دەستی تێرۆریستانی داعش مسۆگەر بکەین. زۆرێک لە هاونیشتیمانیە خۆڕاگەرەکانمان لەسەر سنوورەکان لەگەڵ تورکیا بەردەوام لەژێر هەڕەشە و بۆمبارانکردنن. پێتان دەڵێین کە لە بەغدادەوە دەتوانین ئەو ترسە بڕەوێنینەوە و کۆتایی بە کوشتنی هاوڵاتیانی مەدەنی بێگوناح بهێنین. دوجار هەر لە بەغداشەوە لە ژێر سایەی چەتری پێشمەرگە ئارامی و سەقامگیری بۆ کوردستان بە گشتی و بادینان و شنگال و دەشتی نەینەوە فراهەم بکەین. هەموو ئەوانەی کە باس کران خەممی سەرەکی هاوپەیمانی کوردستانن، نەک لایەنەکانی تر. بۆیە دەنگ بە کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان بدەن. دەنگدان بە هاوپەیمانی کوردستان دەنگدانە بە ئازادی و پاراستنی کەرامەت و قوت و ژیانی هاوڵاتیان. دەنگدانە بە پاراستنی قەوارەی هەرێم و دەنگدانە بە چارەسەرکردنی ئاشتیانەی هەموو کێشەکانی نێوان هەرێم و بەغدا. پێکەوە بەهێزترین هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن و بەخێر بێن سەرچاو.